پێداگیری لەو پێکەوە ژیانە ئاشتیانەی نێوان پێکاتەنەتەوەی و ئاینەکانی ناو هەرێمی کوردستان لە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریانی و ئەرمەنی و عەرەب و موسڵمان و ئێزدی و مەسیحی و زەردەشتی دەکەینەوە و ئەو تایبەتمەندیەی هەرێم دەپارێزین و بەهێزتری دەکەین. بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لە پێناو بەهێزکردنی سیستەمی بەرگری و ڕۆبەڕووبوونەوەی مەترسیەکان و پاراستنی ئاشتی و ئاسایشی هەرێم پێداچوونەوە بە میکانیزمی ڕێخستن و یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکەین و هەوڵ دەدەین بە هاوکاری پسپۆرانی ناوخۆ و دەرەکی ئەم هێزانە لە ستانداردە سەربازیەکان نزیک بکەینەوە. پێویستی مرۆڤ بە ئارامی هیچی کەمتر نییە لە پێویستی مرۆڤ بە نان و ئاو. ڕەنگە توێنێتی و برسێتی مرۆڤ بە لە تێکنان با قومێک ئاو کاریگەری باشی هەبێت و ئەم برسێتی و تێنێتیە بڕەوێنێتەوە. بەڵام پێویستی مرۆڤ بە ئارامی هیچ کات کۆتایی نییە. وێ ئێمە لە بەرنامەی شەم پەنجە ئەمجارە باس لە ئارامی دەکەین. دەمانەوێت ڕۆڵی حکومەت و دام و دەستگاکانی ئاسایش و هێزەکانی ناوخۆ نیشان بدەین لە دابینکردنی ئەم ئارامیە کە بەم شێوەیە بەرفراوان و پانتایشی بەرفراوانی کۆنتترۆل کردووە وای کردووە هاوڵاتیان متمانەکی باش دروست بکەن کە دەگوترێت ئەم ئارامیە بۆتە چەترێک و هاوڵاتیان لە دەستێکی ئەمیندان وای کردووە متمانەکە بەهێزتر بێت. لە بەرنامەی شەم پەنجە باس لەم ئارامیە دەکەین و بەشێک لە وتەی خەڵکو و ڕایدام و دەستگاکانی ئاسایش نیشان دێن کە دەڵێن ئەمە یەکێکە لە گەورەترین دەستکەوتەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە وای کردووە هاوڵاتیان لە دەستێکی ئەمیندا بن و ببێتە چەترێک بۆ پاراستنی هەمووان. لە بەرنامەی شەم پەنجە تەواوی وردەکاری و بەدواداچوون بۆ ئەم بابەتە نیشان دەدەین. شەم پەنجە گرنگترین بابەت باز دەکات کە ژیانی هەمووانی پێوەبەندە، ئەویش ئارامی و ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستانە. یەکێک لەو خاڵە بەهێزانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو هاوڵاتیان شانازی پێوە دەکەن هەبوونی ئارامیەکی بەهێز و ئاسایشە لە ناوچەیەکی پڕ لە کێشە و تیرۆر کە ئاسان نییە چۆن وا بکەی پڕشتی ئەو ئاگرت بەرنەکەوێت. نەک هەر بۆ هاوڵاتیان بەڵکو بۆ کەسانی بیانی و بەرهێنەر و خاوەن سەرمایە گەورەکانیش ئەو ئارامی و ئاسایشە بەهێزە بۆ تا جێگای سەرنج و تێڕامان. بە زۆرێک هەرێمی کوردستان بە تایبەت هەولێری پایتەخت بۆ تا ئارامترین سەلامەترین شوێنی مانەوەی ژیانی کەسانی بازرگان و وەبەرهێنەران و بگرە سیاسە گەورەکانیش. لە کاتی سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەرێمی کوردستان باسی لەو ئارامی و ئاسایشەی ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت هەولێریشی کرد کە ئارامی و ئاسایشەکەی گرینگە بۆ ئەوان هەموو هەوڵێکش بۆ مانەوەی ئەو سەقامگیری و ئارامیە دەدەن. gibi Erbil, Irak'ın sıkıntılı yıllarında هەر وەکو دەزانن لە کات و دۆخی ناهەمواری عێراقدا هەولێر هەمیشە پارێزگایەکی سەقامگیر و ئارام بووە. بەردەوام بۆ لە پێشکەوتن. ئەم سەقامگیریە ئابووری شارەکەی بەرەو پێش بردووە. ئێمە شاری هەولێر بە گرنگ دەزانین. بۆ بەردەوامی و پێشکەوتنی هەولێر هەموو جۆرە پشتگیریەکمان پێشکەشیان دەکەین. هەر لەم سۆنگەیەوە دووبارە سوپاسی ئەو میوان دۆستیەی برای بەڕێزم کاک مەسرور دەکەم. Bu vesileyle tekrar şahsıma ve heyetime gösterdikleri misafirperverlik için değerli kardeşim Mesur Bey'e teşekkürlerimi ifade etmek istiyorum. Kürdistan hammi devlete emanettere. Hükümeti Heremi Kürdistan kabine no kabine aramiya. Mesrur Barzani af aramiya bu may peyda kiri. Yekek le babete hara giringekani
کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێداوە ئاسایش و ئارامی بووە لە کوردستان. کەسانی بیانی لە وەکو دەستی کار یان وەکووە بەرهێن لە 71 وڵاتی جیهانەوە ڕویان کردوتە هەرێمی کوردستان. هەرێما کوردستانی بووە پەناهگایەک بۆ ئارامی هەمی عێراقی و ناوچێژێک. پشتیوانی و پاڵپشتی ئەو دەستگا ئەمنیانە حکوومەتی هەرێمی کوردستانە، چونکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە متمانە و بیر و باوەڕ و ئەوەی کە لەگەڵ ئێمەی کردیەوە بەردەوام بوونی ئەو هاوکاری و هەماهەنگی و پشتگیریە و کردنەوەی خولەکان لە بۆ ئەفسەر و کارمەندان بەڕاستی لەوەی زۆر سەرکەوتوو بۆ حکوومەتی هەرێمی. خۆپەیتان باشە؟ سەبارەت بە کاریگەری ئەو ئارامیە دەچین بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم. جەنابی لیوە زۆر جار کە باس لە هەرێمی کوردستانیان لە هەولێر بە تایبەت و لە شارەکانی تر بەگشتی دەکرێت، هەموو خەڵکی بیانی وڵاتانی دەرەوە و هاوڵاتیانی خۆشمان یەکسەر بیر لەوەی دەکەنەوە باسی ئارامیەکەی دەکەن، بیریان و لای ئارامیەکەی دەچێت. دەمەوێت بزانم کاریگەری و ئارامی چیە؟ ئەو ئارامیە چۆن دروست بووە و ڕۆڵی حکوومەت وەزارەتی ناوخۆ و دەستگا ئەمنیەکان چییە لە دابینکردنی و ئارامیە؟ یەکێک لە بابەتە هەڕە گرنگەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێداوە ئاسایش و ئارامی بووە لە کوردستان. ئەگەر ئەمنیەتی وڵات سەقامگیر نەبێت، ئەوە هیچ پێشکەوتنێک هەر دەستکەوتێک هەتا ژیان هیچ بەهایەکی ئەو تۆی نابێت. لێرە دەبێت هاوڵاتی هەست بەو دەستکەوتە مەزنە ئەمنیە بکەن لە کوردستان. ئەگەر ئێستا تەماشای بازاری دراو بکەین لەسەر مێزێک بە سەدان ملیۆن دینار پارە لەسەر ئەو مێزەیە مامەلە لە پێ دەکرێت بێ هیچ مەترسیە. ئەگەر گرنگی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ لە ڕێگای وەزارەتی ناوخۆ ئەو پێداویستی و ئالیات بۆ دەستگاکانی ئەمنی دابین نەکرابێت، ئەگەر بە خەمخۆری و دڵسۆزی و شەونخۆنی پۆلیس و دەستگاکانی تری ئەمنی نەبێت، ئەکید ئەو سەقامگیریە لە وڵات لە کوردستان نابێت. لە کاتی ئێستادا بە خۆشحاڵیەوە دەبینین هاوڵاتیان بۆ چارەسەری کێشەکانیان هانا بە پۆلیس و بنکەکانی پۆلیس دەێنن. متمانەی هاوڵاتیان بە پۆلیس زۆر زیاتر بووە تا ئەو ڕادەیە وێنە و ڤیددیۆ خۆی تایبەت ڕادستی پۆلیس دەکەن، دەزانن ئەوە لە دەستێکی ئەمیندایە. لەگەڵ ئەو ئارامی کە هەیە، لەگەڵ ئەو سەقامگیریی کە هەیە، ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ دەستگا ئەمنیەکان کە ناویانەوە گرتوێنە بەر وای کردووە ڕێژەی تاوان کەمتر بێتەوە. تاوانەکان بە شێوەیەکی گشتی و تاوانی کوشتن بە شێوەیەکی تایبەت کەمی کردووە. ئێستا بۆ زانین لەم ساڵەدا 2023 لەم حەوت مانگەی ڕابردوودا تەنیا 81 تاوانی کوشتن ڕوودایە. ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ساڵانی دیتر بە ڕێژەیەکی زۆری بەرچاو کەمی کردووە. ئیدی لە هەولێرەوە دەست پێ دەکەین دواتر بەرەو شاری سلێمانی و دهۆک و زاخۆ و هەڵەبجە دەڕۆین، ڕای بەشێک لە هاوڵاتیان دەخێنە ڕوو. ئەو ئارامیەت کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە، ئەمە دوای ئەوەی سەرۆک وەزیران مەسعود بارزانی لە کارنامەکەی ئەوەی ڕاگەیان یەکێک لە کارە سەرچەکانیان پاراستنی سەر و ماڵ و جانی هاوڵاتیانە. ئەمەش ئەو بەڵێنەیە کەوا بەجێ گەیاندووە. بۆیە ئەوەی ئەمڕۆ دەبینێت لە هەرێمی کوردستان کە لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقکەوە دەوروبەر و چواردەوری ئەم هەرێمە بەشێکی هەرە زۆری نائارامی و ناسەقامگیری و ئاژاوەی تێدایە. بەڵام
هەرێمی کوردستان نمونەی پێکەوە ژیان و نمونەی سەرکەوتن و نمونەی و ئارامیەیە کەوا بۆتە جێگەی و باسی وڵاتانی جیهان و خەڵکی بیانی و وڵاتانی تر دەیپارێزن. سپاس بۆ خوای گەورە سەرەتا و حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ کابینەی ئارامیە کابینەی ئاوەدانیش دەبیت و کابینەی سەتراتیزیەت و ئەو پلانە جوانانەیە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی ڕێزدار کاک مەسرور بارزانی دایڕشتیا خەڵکی کوردستان لە ئارامیش خۆش دەژی ئینشاءڵڵا لە بازار خەڵکەکی زۆر زێر پارە دۆلار لە بەرچاوی ئەو خەڵکەیە ئازایەتی و لێهاتووی ئاسایشی هەولێر مکافەحا پۆلیس هێزەکانی ناوەخۆ وەزارەتی ناوەخۆ وای کردیە ئێمە بە ئارامی لە بۆ خۆمان ڕۆژانە دەین و دەچین هیچ کەسێک نییە الحەمدولیلا کەسێک نییە بتوانی تعدا لە خەڵکێکی ئێمە بکە ئەمن و ئەمانەت لە هەموو شتێک گەورەترە لە نان لە ژیان لە هەموو شتێک بەرزترە بەڕێی من چونکە کەرامەتی خەڵک پارێزراوە لە سای حکوومەتی کابینەی نوێی هەرێمی کوردستان. ئەو ئارامێکی ئێستا لە ژێرسای کابینەی نۆیان بەدی دەکرێت بەڕاستی شتێکی زۆر زۆر گەورە و دڵخۆشکەر و نەجاحەتێکی گەورەی هەیە خەڵکان دەتوان بە کەیفی خۆیان بە ئارامی پارەی خۆیان بە فەردە بار دەکەن دەبەنە بانقی دەبەنە مەسەڵەن لە شارێکی وەشی هەولێرە دەبەنە شاری زاخۆیە دەبەنە دهۆچێ دەبەنە حاجۆمەران تجارەت بە جوانی دەڕۆ و بە ئارامی بەبێ کێشە و ببێ مشکیلەوی هیچ مەترسێک لەسەر پارەی نیە خەڵکان بە ئامان و بە زەمانەت پارەی خۆیان کە لە بازاڕی بەزی دێڵن خەمی ئەوەیان نییە خەمەکە لە ملی ئاسایشە ئاسایش دەیپارێزن ئەو ئاسایش و ئارامیەش لەژێر سای کابینەی نۆ بەدی هاتیە و نسبەتی ئارامی دهۆکێ ڕاستی گەلێکە ئارامە و ئەمە ئەوژی زڤریت بۆ حکمەتەمان وکە و هەرژی و خەلکژی هاریکارە ڕاستی اف آرامیا الكردستان هاي الشعر دانينا يعني تونيكا ساكا هرا اوروبا هرا امريكا هرا اسيا تديكي دكاني هما پرداخو بيفني ملايين باي دولاري تشت دجدرفه دي پرداخو دور آليني ودي شمالا خو آمن ودي رينيا خاري دي سبيدي اي دكانا خو فكي نفسي تشتي درست ماجفي خوشتر هيا تديكي امانت عردكي دي هيا وكي كردستاني كردستان همي دولتها امانت تره و خوش تره سپاس بو حکومت هرم کردستان سپاس بو کابینانه هه کوف آرامی دوگ درست کردی اصلا من بچه دولت که هبید باور که گله جمع دکانه هلو امی چونشی و او آرامی الویره اصلا من بچه دولتا دست خاشیه که بسنور جناب کاک مسرور بارزانی که اف آرامیه بو مای پیدا کردی وک حکمت وک آسایش وک دجات تیرور وک همی کو حکمت کا پرکوپی که حکمت کا یا جه خدایه جه دلخوشی ما همی کسا که براستی چه دله جوانترین و پیرۆسترین کاری دەسەڵات و حکومت دابینکردنی ئارامیە بۆ هاوڵاتیان و ئەم کارانش کە دروستە بن هاو ئاهەنگی هاوڵاتیانی ئەبێت چونکە دەوڵەت چەند بەدەسەڵات بێ چەند گەورە بێ گەربێت و یەکانی دڵسۆز نەبن هاوکار نەبن دەست لە دەست چنگ لە چنگ نەبن ناتوانین ئێمە ئارامی سەقامگیرکەین بۆ نمونە بۆ بەڕێستانە هێنمەوە جادەیەکی وەکو شەقامی کاوە کاڕۆی ئەم هەموو زەرەنگەرە ئەم هەموو زێڕیان لە پشتی شوشەیەکی 6 ملیمۆ داناوە ڕەنگامە گەل لە نیویۆرک بێت لە چەقینیەوە ڕۆیە هیچی دا نامێنێت کە ئێمە هەموو جارێ زۆر بە ئەهمێت و باسە و باسی ئەمریکاکەین باسی بەریتانیاکەین بەڵام لەوە چێت هەم دابوو نەریتمان هەم ئەدەبی خەڵکەکە هەم دین و عەقیدە و ئیمانمان هەروەها هاو ئاهەنگی بینی میلەت و دەسەڵات و حکومەت ئەو کاری کردووە کە ئاسایشە بۆ شوێ سەقامگیر بێ بۆیە ئەتوانین خەڵک بەشە و چێ بۆ سەیران لە دەشت و شاغە بێنێتەوە جێگیرە بێ کەمپینەکە شاخەوانی ئەکات ئەمانە گەربێت و ئەمن و ئاسایشێکی تۆکمە لەبێ خەڵک ناتوانێت ئەم جم و جۆڵە بکات لە بینی ناوچەکانی شارەکەی شارێک بۆ شارێک ئەمانە هەمووی نیشانەیە بۆ
بوونی ئارامەیەکی جوان تا ئەم حەدی ئێستا لە کوردستانە هیوادارین هەمومان هەوڵ بین بۆ پاراستنی ئارامی بەشێکە لە بۆتەکانی کەی ژیان چی بۆتەی مادی بێ چی معنەوی بێ هەر بۆیە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دەیبینی لە ڕۆم معنەوی و مادیەکەشەوە بەشێکی با بڵێن فەزلەکی گەورەی بۆ خەڵک ئەگەڕێتەوە کە بۆتە بە پاڵپشت و یارمەتی دەرێکی باش بۆ حکوومەت کە بتوانێ بگاتە و ئەنجامی کە با بڵێن لایەنێکی ئارامی وا دەسە بەرکە کە خەڵکێک بتوانێت بۆ پەڕی ئارامیەوە بێ لە هەر شارێکی کوردستاندا هەر سەعات و کاتێ شەو و ڕۆژی بۆ نییە بتوانێت بمێنێتەوە لە هەر شوێنێکدا بنوێ لە هەر شوێنێک ئەو ئارامێش بەگاڵتە نییە ینی هەروە دروست نەبووە دیارە هەم حکوومەت و هەم دەستگاکانی ئاسایش ڕۆڵی بەرچاویان هەیە و خۆشبەختانە هەمووشمان بەشێکین لە پاڵپشتی بۆ حکوومەت وە کۆمەڵگا. ئەو ئاسایش و ئارامی و پاراستنی گیانی هاوڵاتیان یەکێک بوو لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی حکوومەت بەڵێنی بە خەڵکی کوردستاندا سەقامگیری و ئاسایشی زیاتر پارێزراو بێت. هەربوویە لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئارامی و ئاسایش زۆر زیاتر باڵی بەسەر هەرێمی کوردستان کێشە ئەمەش بنەمای سەرەکی پێشکەوتنی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ڕۆشنبیریە لە هەر وڵاتێکدا. ئارامی و ئاسایشێکی بەهێز لە بەرگێکی پێکەوە ژیانی ئاشتیانە ئەمەش بەهۆی پێداگیری حکوومەت لە کابینەی نۆ بوو لەمانەوە و بەهێزکردنی ئەو پێکەوە ژیان و ئارامی و پاراستنی هاوڵاتیان. سەبارەت بە هەوڵ و چۆنیەتی دابینکردن و بەدێهێنانی ئەو ئارامی و ئاسایشە دەچینە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر. بەڕێز کاک بارزم پرسیاری من ئەوەیە سەبارەت بە ئارامی ئەو ئارامی کە لە شاری هەولێر و لە کوردستان هەیە بەگشتی زۆر زار باز دەکرێت دەنگدانەوەی هەیە و لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتی و ناوخۆیش پێ دوایە ئەمە چۆن دروست بووە؟ سەبێگە تەمەشای شاری هەولێر دەکەی هەولێر تایبەتمەندێکی خۆی هەیە لەسەر شارەکانی کوردستان و لەسەر شارەکانی عێراق چونکە هەولێر هەم شاری پێکەوە ژیانە هەم شاری هەموو نەتەوەکانە لە عێراق ئەگەر جوغرافی هەولێر تەمەشاکە لەگەر دیمۆگرافی جیاوازیەکان لەوێ دەبینی هەمووشی دەگەڕێتەوە سەر ئەمنیەت لە دوو تەوەرخۆی دەگری بەشەشیان ئەمنیەتە بەشەشیان خەڵکی شارەکەی دائیمەن پێکەوە ژیانیان هەڵبژاردە دائیمەن بەڕۆ عەشیرەتەوەی ئیشیان کردیان لێرە مەبەسمان چی ئەماگە باسی بکەین ئەمنیەتی ئەو شارەیە ئەمنیەتی ئەو شارەی پاراستنی ئەمنیەتی ئەو شارەی زۆر ئاسان نییە لەبەرەوەی خەڵکەشی یەکجار زۆر دەرەی شاری هەولێرە و شارەی دەژیتن خەڵکەشی بیانی دەرەوەی عێراق لەو شارەی دەژیتن چاوی دوژمنەکان لەسەر ئەو شارێر ئەمە دائیمەن دوو تشتی ڕەچاو دەکەین یەک متمانە لەگەر هاوڵاتیان دوو بە ئەکادیمکردنی دەستگا ئەمنیەکان لە هەمووی گرنگتر هاوڵاتیانی ئەو شارەی ئەوەی کە لێی دەژیتن بە هەموو دانیشتوانیەوە هاوکارن لە بۆمان هەموو دەم هاوکارمان بووینە لە هەمووی گرنگتر ئەگە تەمەشا بکەین لە هەولێر تاوانەکان تاوانی احتیادین هیچی منەظەم نییە یعنی ڕێکخراوەیی نییە ئەو تاوانانەی کە دەکرێت دائیمە تاوانەکان فەرقی هەیە ئەگەر تاوانێک ڕێکخراوەیی بوو بە منەظەمی کراوە کەواتە کەس و خەڵکی خراپی لە پشتە بەڵام ئەو تاوانانەی دەکرێن لە عالەتی ئیجتیماعی کۆمەڵایەتی زۆربەی زۆری کۆمەڵایەتی بەڵام وەکو کێشەی تاوانەشی ڕێکخراوەیی هەبی لە هەولێر نییە برنبڕکراینەوانە و دوو زۆر احتیمان بەوەی درێن ئێستا لە ڕۆی مەسائلی تەکنیکی و ئەلکترۆنی و خاصن ئەنتەرنێت لەو ڕۆژەوە هەوڵەشی جدی درایەوە بی ئەوە بنبڕ بکرێت هەلێرە کێشەی گەورەمان هەیە ئەمە خەڵک متمانە بە تۆڕەکانی سۆسیال میدیای نەکا لەبەرەوەی کێشەی دروست دەبیشی ئەو کەسێک مەبەست بەرامبەری نازانیت چێە دائیمەن ناوەکان دەگۆڕن خۆیان دەگۆڕن و دوای استقلالیان دەکەن ینی هەل ئسکە استقلالیان دەکەن سوود لە توانا و لە قابلیت و لە کەسایەتی و لە مادی لە ڕووی مادی و دەیانێت بەر لە بەرژەوەندی خۆیان بەکاریان بینن ئەوە ئێمە تەمەشا دەکەین هەولێر دەستگا ئەمنیەکان بەعام هێزەکانی ناوخۆ دەکاتن هەمانجێشی زۆر باشە دێوانماندا هەیە ینی هیچ بەبێ جیاوازی کاربندەکانی هێزەکانی ناوخۆجە ئاسایش دژە تیرۆر
هێزەکانی هاتوچۆ پۆلیسی بەڕێوەبەرایەتی هەولێر ئەوانە زۆر بە ڕوعەچی تەبایی و برایەتیش دەکەن هەمانجەشی تەواو لە نێوانماندایە ئەو هەمانجیەوەی کردی ئیشەکان سەرکەوتنی زۆرتر بەدەستبیرن ئەگەر تەمەشاکەین هێزەکانی ناوخۆ لەو فترەی ئەخیری خاستە نەو 4-5 مانگەی کە لە پاش مانجی سێوە بە تەوژمەکی زۆرەوە چاوخرا سەر ئەو کەسانەی تەقیکردن و ئاژاوجێڕن و کێشەی کۆمەڵایەتی دروست دەکەن لەو فترە زۆرەی توانیمان زۆرترین کەسیان دەژی بکرێن و بەبێ جیاوازی کەسەکان وەکو تاوانبار وەکو بکوش یان وەکو ئەوانەی کە ئاژاوە لە ناوشارە ئەوانە بەبێ جیاوازی ئیجراتیان لەکرایان سیارەی بێژمارە و بێمۆڵەت و ئەوانە کە دەسوڕێنەوە بەبێ جیاوازی لەگەرەوان شکرد ئەگەر تەمەشا بکەین ئێستا هەموو ڕوولەکەمی لە بوو خوارەیە دوو کێشەی مەسەلەی مخدراتمان هەیە و مەسەلەی ئیرهابیشمان هەیە جیاوازی لە بینی مخدرات و ئیرهاب نییە ئیرهاب دێ بەاحتیمالە بە تەقینەوەشی کەسێک دەکوژی بەڵام مخدرات وەکو سەرەتانە سەبر هەموو کۆمەلگای دەکوژی هەوڵی تەواوماندایە لە بنبڕکردنی مخدراتیش مخدرات ئێستا لە عالەتێکی زۆر باشدانێ نزبی زۆر هاتە خوارێ لەبەرەوە ئێستا ئەمە خەریکین ئەو کەسانێک کە تیجارەت بە مخدراتی دەکەن و ئەو کەسانەی کە تەوزیعی مخدرات دەکەن دەستمان کردێ بە دەژیکردنی ئەوانەوە سەرکەوتوش بووین لەناو کەس خەڵکەکی زۆر باش دەژی کرا و درایتە دادگا لە تاوان لە ڕووی ئیرهاب توانیتمان سەیتەرەش تەواو لەسەر ئیرهاب بکەین خصوصا لە شاری هەولێر ئەگەر تەمەشا بکەین لە چەند ساڵی ڕابردوو نەداعش نە هیچ منەظەمەکی ڕێکخراوەیی ئیرهابی نەیتانیە هیچ کار و چالاکیشی ئەنجامدا هەموو پێش ئەوەی کار و چالاکیەکانی ئەنجام دەدەن دەستگیر دەکرێن 100% سەیتەرەمان لەسەر مەسەلەی ئیرهاب کردێ بەڵام دەبی بەردەوامیش بن چی ئەوانیش دایمەن هەوڵی خۆیان دەدەن لە بۆ کردەوە قێزە و نەکاریان و دایمەن ئەمەش دەبی لە بەرامبەریان ڕاوەستینەوە نێرین ئەوانەی کە پێشتر ساڵانی ڕابردوو هەو بە دووبارە ببتەوە پاڵپشتی ئەو دەستگا ئەمنیانە حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە متمانە و بیر و باوەڕ و ئەوەی کە لەگەڵ ئێمەی کردیەوە بەردەوام بوونی ئەو هاوکاری و هەماهەنگی و پشتگیریە و کردنەوەی خولەکان لە بۆ ئەفسەر و کارمەندان بەڕاستی لەوەی زۆر سەرکەوتو بە حکوومەتی هەرێم توانیتی ئیشەکانی خۆی زۆر بە باشی زۆر بە چالاکی پشتگیری دەستگا ئەمنیەکان بکاتن پێشتریش و ئێستاش هەماهەنگی تەواو لە نێوان حکوومەت و دەستگا ئەمنیەکان هەیە و ئەو بڕیار و ئەو تعلیماتانی لە حکوومەتی هەرێم دەردەچی هەموو جێبەجێ کراوە خۆی هەمووش جێبەجێ دەکرێت و هیچ کەسێک حکوومەتی هەرێم ڕێگە بە هیچ کەسێک نادا دەسەڵاتی بەسەر دەستگا ئەمنیەکان بی هیچ لایەن و هیچ بەرپرسێک دەستگا ئەمنیەکان و دادگا دەستکراوەنە لە بۆ ئیشی و پاراستنی سەرۆت و مالی هاوڵاتیان بە پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی پێشکەوتن و بەهێزی حکوومەت و ئارامی و ئاسایشەکەی زۆر جار هەوڵدراوە کاری تێکدەری و تیرۆریستی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بەڵام بە پێشگیری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ و هێزەکانی دژە تیرۆری کوردستان و ئاسایش و پێشمەرگە و هێزەکانی ناوەخۆ هەموو ئەو هەوڵە تێکدەرانە شکست پێهێنراوە یادی کو ئەمی بیر نەکەین بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕێزدار کاک مەسرور بارزانی پێش و ببێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کابینانە هەیە حکوومەتە هەرێما کوردستانی بخۆژە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشە هەرێما کوردستان چەندین ساڵە هەمی کورد ئەنگوام هەمی پێک بە شانازیەت کرد و ئارامیا کوردستانی ناوێ ناوچاک و پڕی قەرەباڵغ و پڕی کێشە هەرێما کوردستانی هەمی گاوە پەناگەیەکە ئارامیە بووە بۆ هەمی وڵاتانی دنیاە بوو ناوچێ بخۆژن. بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەڕێبەراتی نیشینگەی هەولێر دەست ئێمە کەوتووە زیاتر لە 150,000 هاوڵاتی بیانی لە هەموو وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستان دەژین کار دەکەن دەمێننەوە و دەیان هەزار هاوڵاتی تر لە شارەکانی تری هەرێمی کوردستان نیشەجێن ئەمە بەپێی ئەو زانیاریانەی کە دەست ئێمە کەوتووە نەتیجە و دەرئەنجامی ئەوەیەکەوە ئەو ئارامیە لە هەرێمی کوردستان وای کردووە ئەو خەڵکانە متمانە دروستکەن وا ڕوو لەم لە هەرێمی کوردستان بکەن ئێمە بۆ وەرگرتنی زانیاری و بە دوواداچوونی زیاتر لەسەر ئەم بابەتە دەمانێت بزانین بەڕێوەبەری نیشینگەی هەولێر لەبارەی مانەوەی بیانیەکان و هۆکار و کاریگەری ئەو ئارامیە
چ قسەیەکی هەیە وا دەمانێت ئەوە نیشاندین کە ئەو ئارامیە بۆتە هۆکاری چێ بە تایبەت دوای ئەو پێشکەوتنەی کە هەرێمی کوردستان لە کابینەی نۆ بخۆیەوە بینی. بەهۆی ئەو ئارامەی لە هەرێمی کوردستان هەیە کە کەسانی بیانی لە وەکو دەستی کار یان وەکووە بەرهێن لە 71 وڵاتی جیهانەوە ڕویان کردوتە هەرێمی کوردستان. بەراوردی هەرێمی کوردستان بە وڵاتانی دەوروبەر ئەو پێگەی کە هەیە تیوای کردووە کە کەسانی بیانی شوێنێکی گونجاویان هەڵبژاردووە بۆ ئەوەی هەرێمی کوردستان شوێنی وەبەرهێنان و کارکردن بێت بۆیان. تەنانەت بیانیەکان کە لە شارەکانی تری عێراق وەبەرهێنان دەکەن شوێنی مانەوەی خۆیان و خێزانەکانیان هەرێمی کوردستان. بە گوێرە ئامارەکانی ئێمە لە ساڵی 2022 زیاتر لە 150,000 کەسی بیانی کە بە شێوەی فەرمی و بە ڕێگەی ڤیزەی ئەلکترۆنی کە حکوومەتی هەرێم دابینی کردووە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و 150,000 کەسە نشینگەیان هەیە مانەوەی ساڵانەیان لە هەرێمی کوردستان بۆ دروست کراوە. ئەم دیاردەی هاتنی گەشتیار نەکۆک و کارکردن ئەمە دیاردێکی نوێ لە ساڵی 2023 دەبینین گروپی گەشتیاری زۆر چ لە وڵاتانی ئەوروپایان لە وڵاتی ئەمریکا و لە وڵاتانی زۆر دوورەوە گەشتیار دێنە ئێرە. ئێمە بە دەستکەوتێکی باشی دەزانین بێگومان گەشتیار یان کەسی بیانی یان وەبەرهێن کە ڕۆکاتە شوێنێک ئەو شوێنێک کە بوارەکانی ئارامی و هێمنی فەراهم کرابێت.